کچم دایکت هاوسەرێکی زۆر خراپ بوو بۆ من. هەموو بەیانیان کە دەچوومە دەوام نانی پێ نەدام و بەبێ نان دەچوو. هەر بۆیە هەموو فەرمانبەرەکان گاڵتەیان پێدەکردم. ڕۆژێکیان ئاگایان لە من نەبوو، گوێم لێ بوو بە گاڵتەوە دەیانگوت ژنەکەی ئەرسەلانی لە پیاوەتی خستووە. یەکێکی کە لەولاوە دەیگوت ئەرسەلان چۆن منداڵی بووە، ئەوی دیکەش دەیگوت باجی ئەرسەلان. هیچم ئەو قسانم کە گوێ لێ دەبوو ئاگرم تێبەردەبوو، جۆم لە قرچە قرچی دڵم دەبوو، لە ناخەوە تێک دەشکام چ بکەم، هەر خۆم دەخواردەوە تا ڕۆژێکیان جەڵتە لێی دام و لە پەل و پۆی خستم. گەچم ئیتر من ڕۆیشتم و خۆشیم لە ژیان نەدیت. هیچ کاتێک هەستم بە گەوری خۆم نەدەکرد، هەمیشە بە بڵچووچی لە منیان دەڕوانی. دەزانم کچەکەم ئێستا بە چاوێکی پڕفرمێسکەوە چەندین پرسیار لەلا دروست بووە کە دایکت بۆچی منی خۆش نەدەویست. کچم دایکت خۆت دەزانی لە خانەوەدا دەوڵەمەندەکانی شار بووم، لە هاوتای خانەوادەکەی من نەبووم، بەڵام من بەرەنگاری چارەنووسی خۆم وەستامەوە. سۆز زاڵ بەسەر عەقڵم کچەکەم سۆز. وازم لێ نەدەهێنا، وەک تارمایەک لە هەموو شوێنێکەوە بە دوای دەکەوتم. ئەو لە چێ بایە من لەوێ بووم تا ڕازی بوو شوم پێ بکات. ئیتر وامزانی خۆشبەختی ڕووی تێکردم، بەڵام ئاخ نەمزانی بەدبەختی و نەکبەتی بەڕۆکی گرتووم. کچی شیرین دەمەوێت تێبگێت خۆشەویستی تاک لایەنە سەرکەوتو نییە. دەبێ ژیانی هاوسەرگیری هاوتای خۆت بێت. ئەجینا وەک منتان بەسەر دێت کچەکەم. دەزانم دایکت زۆر خۆش دێت، بەڵێ ئاگدارم و دەبێت تا مردینیش خۆشت بێت. تکات لێرەکەم بمرە بۆ دایکت، بەڵام پەروەردە ناشرینەکانی وەرمەگرە. جگەر گۆشەکەم کچۆڵەی ئازیزم، پیاوان هەمیشە حەز بە شکۆ دەکەن، خۆیان دەوڵەمەند دەردەخەن، ئەگەرچی بۆ ڕۆژێکیش خاوەن سامان نەبوون. تکات لێ دەکەم ئەو ئارەزوەی وێران مەکە و ڕێزی لێ بگرە، بە سۆز و جوانی و ڕۆژ مامەلەی لەگەڵ بکە. باشە کچەکەم، ئای کچەکەم، ئای دەبێ ئەوە باش بزانیت پیا و هەمیشە شانازی بەوە دەکات کە هاوسەرەکەی خۆشی بێت، بۆیە سوور بە لەسەرە خۆشەویستی و بەردەوام بۆی دەرببڕە لە بیر نەکەی. بینای چاوانم پیا و هەمیشە شانازی دەکەن کە هاوسەرەکەیان ڕێز لە خانەوەدەکەیان بگرن. تۆش وابە بە جوانی هەڵبس و کۆتیان لەگەڵ بکە. جگەر گۆشەکەم ئەگەر هاوسەرەکەت تووڕە بوو تۆ بە باوەش هەڵچوونەکانی دامرچێنەوە. ئەگەر هەڵەی کرد بە ئارامی هەڵەکە چارە بکە. ئەگەر شکستی هێنا و کەوت تۆ لە پشتی بە و هەلیستێنەوە. تۆ دەتوانی ببی بە تاجێک لە گەوهەر و بدرەوشێتەوە، لە هەمان کات دەشتوانی وەک دڕچێک بیت و بەسەر دڵیەوە. بەڵام کچم تۆ وەک دایکردمە بە تکات لێرەکەم، تۆ ببە بە دەریا ئەو دەبێت بە شەپۆ، تۆ ببە بە ئاسمان ئەو دەبێت بە زەوی. کچی خۆم بڕوا بکرد لێ کوڕێکی باشە، ئەگەر دەتەوێت لە دەستی نەدەیت دەبێ هەموو ئامۆژگاریەکانم وەرگری. ئەوەی دایکت لەگەڵ منی کرد بەرامبەر ئەو دووبارەی نەکەیەوە. ئیتر کچم لە کۆتاییدا هیوای ژیانێکی ئاسوودە و سەرفرازت بۆ دەخوازم. باوکم چی کردووە؟ هەتا دایکم وای لێ بکە. شانەکە تەنها هێمن بەوە هاتێ بەوە هیچ نییە، هەمووشت حەل دەبێت. باشە پێویست بەوەی ناکەوە خۆت تێک دەیت. ئێستا بم بە ماڵی باوکم. شانەکە هەمووشت بە هادی، هەمووشت بە هێمنی و هادی بابیکەین. لێت دەپارێنەوە باشتر چیوان نەکەین کە خەڵەت بی و دایکتر دێمان عاتسی. باشە؟ منە بێم شۆ قسە لەگەڵ دایکم بکەم. کای هەستە بڕوا. چێخر وەختەکەی هەو نییە درەنگە. بڕواتەوی سبەی نەدەتەوە باش؟ نەمەوێت ئێستا بیبینم. کایە. باشە بەس ئەگەر وابی دەچین بەزە من نایەمە ژوورێ. نانا تۆ لە ناو سیارەکەم و خۆم ڕۆمە سەرەوە قسەی لەگەڵەکەم. باش ئەگەر ئەوە دەوێت دەچین بەس هێمن بەوە هێمن بەوە باشە؟ دەی بابە هێمنی بڕۆین هێڵا.
کچم چی بووە؟ لەگەڵ دلێر شەڵتان بووە؟ کچم قسە بکە. یا ئەڵڵا خوایە. بۆ لای باوکە هاتووی خەوتووە بە یەکیشەوە. کچم چی بووە مەمترسێنە؟ بۆ لای باوکم نهاتوو. بۆ لای تۆ هاتوو. ئێوە با بچین دانیشین. من دانانیشم لەگەڵ تۆیە. بۆ کچم چی بووە دەبیڵێ؟ ئەمشەو ئەبێ شەوی حەشتی تۆ بێت. بۆ من چی بکردووە کچم؟ چیت کردووە دایکە؟ پێت بڵێم چیت کردووە؟ لەکوێوە دەست بکەم لەگەڵتا؟ باسی ئەو ڕەفتارە خراپانە بکەین کە بەرامبەر باوکم کردوتە؟ یان بێ باسی ئەوە بکەین کە تۆ بوویتەوە کارێک کە باوکم جەڵدە لێ بە؟ کچم تۆ چۆن ئەو شتانت زانیوە؟ چۆن زانیوە؟ ئەوەی بەنامە بۆ من نووسیبوو. کێ؟ باوکم. هەیکە قەت ئەوە لێڕە نابینی. کچم تۆ غەڵەتێکیشتووی. وای نییە. کچم مانا منیش هەنەجتی خۆم هەیە کە چەند ساڵە لەناو دڵباشان دوومەتەوە. ئەمە پێت بڵێم من کاتێکە کچ بووم و لە تەمەنی تۆیان بووم عاشقی کوڕێک بوو کە بەقەت هەموو دنیا خۆش پێویست. هەموو شتێکم بەگر لە پێناویا تا پێی بگەم. وەڵام باگیرت منی لێیابەوە. منی دا بە باوکت و باوکیشت بۆ سەروەت و سامان منی هێنا. منیش ڕقی دڵی خۆمم بە باوکت دەرکرد. ڕقی باوکی خۆمم بە باوکی تۆ دەرکرد. شێت بووم شێت بووم. تاوانی چیە دایکە؟ تاوانی باوکی تۆ دەرکەی. تاوانی چیە؟ تاوانی چیە دایکە؟ شێت بووم شێت بووم کچم شێت بووم. ئەگەر بۆ تۆ بیرکە بێت بۆ من بیرکە باوکم پشتمە چۆن ئاگدەڵە چۆن هەی لەگەڵەکەی چۆن بەرەوە. باوکە باوکە گیان ئەرسەلان باوکە گیان باوکە گیان باوکە ئەرسەلان باوکە ئەرسەلان دەهەستا باوکە ئەرسەلان باوکە باوکە ئەرسەلان باوکە 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 دەستە بخوا باوکە هەستا بەجێ مامە هەستا باوکە توخوازدا باوکە ئەرسەلان
هيك شتبه بڵم ئەگەر دایک لە مناڵەکەی خۆی ڕازی نەبێت هەموو کەسێک ئەزانێت کە خێر لە خۆی نابینێت بەڵام ئەگەر ئای کەسێک کرد بەسەرەوە بێت و ئەو کەسەش مێر دەبێت ئەو کاتە چی دایکە باوکە گیان